ئێوارش ئەچێن لای یەکەمین هەواڵمان کە ئەویش چالێکەکانی دوانزەیەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک هێشتا بەردەوامی هەیە. لەنێو فستیڤاڵەکەیە زیاد لە 100 فیلم بەشداریان تێدا کردووە کە ئەمەش بێگومان لە وڵاتە جیاوازەکانی جیهانەوە لە ئەوروپا لە وڵاتە عەرەبیەکان و هەروە خۆشبەختانە لە کوردستانی شەو بێگومان بەشداریان کردو و بۆ ماوەی 8 ڕۆژ ئەم چالاکیانە بەردەوامیانە بێت. هاوکارانمان لە شاری دهۆک راپۆرتێکیان لەو بارەیەوە بۆ ئامادە کردوین با بەیەک و بینەری راپۆرتەکە بین. فیلمە فیستیڤاڵە دهۆکê dest pê kir. Gera duwazdêj filma fîstîvala dihok dest pê kir ku sercemê 700 filman ji kurtefilm û belgefilm û filmên dirêj 110 film hatîne jêgirtin. Serokê filma fîstîvalê dete diyarkirin ku fîstîvala dihok bi berdewamiya xwe daye diyarkirin. Her sal dişê çendîn filman berhem bînît û bas li mijara fîstîvalê kir. بله هشکه سالی تیگه که گله که کاریگره تیگه که جهانیه ابرکه همی ولات دنیای مجیلی هنده نکاچه و چرک چه پلان بودانن که هشکه سالی کم کنه به دیارده چنکی مطرسیه سر مرواتی سر جنگه لو ماجی افتگه محل بجار چنکی ام نزیکی سیاست حکومت خوینه چنکی پنگاون حکومتش بهنده نکو تو اوی دیارده کم که اوی مطرسیه کم که چه دارانا باخچن گشتی چه بنداوا چه کسکاتیل باجرا اوه همیه و مطرسیه سر مرواتی کم کتن لو ماجی سینما چه دوی رولی بینه سینما چه دست خودانا سروان برینا سروان بابت و کشن کو افریکا جواک جد نالتن سینما چه تو مسیج بگین تا حکومت چه تم رولی خرابتن اوه همی او ارکن و اوه همی او ارمان جد ما اکو فیستیوال بشیتن خدمت آوی مجاری بکتبه. هنرمند ji hemû cîhanê û her çarparçên Kurdistanê beşdarin û dilxweşin ev fîstîvala bûye dergehek bişên filmên xwe nîşan bidin. برای من یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی سینەمای کوردە فستیواڵی دهۆک چۆن ئێمەی کورد بەداخەوە لە بواری سینەماوە بینەری وامان نییە چۆن چینەکانی کە چاو لە فیلم بکەن زۆر کەمن ئەو هەلەش هەڵ نەکەوتووە بۆ خەڵک بسنە هۆڵی باش چۆن هۆڵی باشمان نییە مەخسن لە ڕۆژەڵات نیمانە ئەنی هۆڵایەکی ستانداردمان لە بەشی ڕۆژەڵات نییە بۆ خۆم لە بواری سینەمایش دەکەم وەکو ئەکتینگ و وەکو کۆستۆم دیزاین تەکنیکی سینەما زۆر دڵخۆشم وەکو یەکەمین جار وەکو میوان هاتوو بۆ فستیواڵی دهۆک سپاس بۆ بەڕێبردنی ئەو فستیواڵە جوان و نازدارە ئەو هەموو فیلمە تایبەتە کە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ هەستەکەم زۆر جوانترە بێت زۆر خەریکە زیاتر پەرە بە سینەما دەدرێت بەتایبەت گەنجەکانمان و دانانی ئەو فستیواڵانە زۆر کاریگەرە لەسەر هێز و ورەی گەنجەکان کە زیاتر بەردەوام بن و زیاتر ئیش بکەن و زیاتر قوڵتر سینەما ببینن. Filma fîstîvala dihok dê bo mavê 7 rojan ya berdewam bît û ji bilî nîşandana filma çendîn panel rêxistîne bû berevpêşbirina sînema Kurdî. Filma fîstîvala dihok ya gera duwazdeh bi beşdariya 110 filman dest pê kiriye ku 65 ji wan filman biyanîne her wisa 45 film jî filmên Kurdî ne ku ser belgefilm û filmên dirêj û kurtefilman hatîne dabeşkirin û dê pêşbirkiyê li ser çendîn xelatakin lê xelatê hera mezin di vê fîstîvalê de xelatê Yelmaz Guna ye. Hewar Elî, Kanalê Kurdsat, Dihok.